یاری ئێمە زۆرێک لە ڕوبەرە سەوزایەکان لە باشووری کوردستان ڕوبەڕووی لە ناوچوون بوونەتەوە بۆ ئەمەش ئێمە پێویستیمان بە کارکردنی بەردەوامە بۆ پاراستنی ئەو ڕوبەرە سەوزایی کە هەمانە و بۆ گەشەپێدانی یان بۆ قەرەبووکردنەوەی ئەو زیانانەی کە گەێنراوە بە ڕوبەرە سەوزایەکان لە باشووری کوردستانە بۆ ئەمە چەندین ڕێگە و شێوەی جیا هەیە. یەکێک لەوانە کەڵک وەرگرتنە لە بۆنە و یادەکان. یەکێک لەو بۆنە و یادانەوەیە کە لە ساڵڕۆژی لەدایکبوونا نەمان بڕوێنرێ جێگەی پێزانینە کە لەلایەن کاکفەرمانەوە بۆ ساڵی دووهەمە لە قەزای دەربەنی خان لە ساڵڕۆژی لەدایکبوونیا ژمارەیەک نەمام ئەڕوێنێت و لە دوای ئەم کارەی کاکفەرمانەوە بە خۆشحاڵیەوە کە سەرۆکاتی شارەوانی دەربەنی خان ئامادەیەوەی دەربڕیەوە کە هەر کەسێک ئامادە بێت لە ساڵڕۆژی لەدایکبوونیان نەمان بڕوێنێت ئەوان ئامادە بن بۆ ئەوەی کە لە دابینکردنی شوێن لە دابینکردنی نەمام هاوکاری کۆمەکی بکەن کە ئەمە کارێکی گرنگە.